سڵاوتان لێبێت بەڕێزان کارزان عوسمانم لە ستۆدیۆکانمان لە شاری سلێمانیەوە لەگەڵتانم بۆ تاوتوێکردنی پرسە گەرم و گرنگەکانی ڕۆژ. وازەحەکە ڕۆژی سێشەممە سەرۆکی نوێی ئەمریکا یەکلا دەبێتەوە. یەکلابوونەوەی ئەم هەڵبژاردنە کاریگەریەکانی زۆرن وەکەوەی باز دەکرێت لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە دیاریکراوی کە ئێستا دۆخێکی نالەبار و ئاڵۆز لەم ناوچەیەدا بەڕێوە دەچێت. جەنگی یان پێکدادانی دروستتر ئیسرائیل ئێران هێشتا هەر بەردەوامە. وەڵامێک بۆ هێرشەی کە ئیسرائیل کردیە سەر کۆماری ئیسلامی ئێران. من دەمەوێت بزانم کە لێکەوتی هەڵبژاردنەکە دەتوانێت بارودۆخێکی چۆن لەم ناوچەیەدا بێنێتە ئاراوە. هەر بەڕاستی هەڵبژاردنەکانی ئەمریکا یەکلابوونەوەی هەڵبژاردنەکانی ئەمریکا کاریگەری گەورە جێدەهێڵێ یان ئەوەی کە هەیە لەم ناوچەیە پەیوەندی بە دۆخی ناوچەکە و ڕێکەوتنی ئەو هێزانە دۆستایەتی ئەو هێزانە و ئەو دەوڵەتانی لەم ناوچەیەدا تەحەکوم بە هەموو ئەو بارودۆخانەوە دەکەن کە دێتە ئاراوە دەبێ ئەوان ڕێک بکەون نزیکایەتی ئەوانە قەرار دەدا لەسەر بارودۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست یان نەخێر یەکلابوونەوەی هەڵبژاردننی ئەمریکا بەڕاستی کاریگەری دەبێت لەسەر ئەوەی کە لەم ناوچەیەدا قەرارە ئارامی سەر باڵ بەسەر ناوچەکەدا بکێشەیان بە پێچەوانەوە شەڕ و ئاڵۆزەکان بەردەوام بن. هەموو ئەمانە دەکەمە بابەتێک بۆ گفتوگۆ لەگەڵ میوانەکانم بە سوپاسەوە شێروان شەمێرانی چاودێری سیاسی لە ستۆدیۆ لەگەڵمە زۆر سوپاس دەکەم شێروان. دکتۆر ڕێبار فەتاح نووسەر جەنابیشان ڕاستەوخۆ لە ڕێگەی سکایپەوە لەگەڵم دەبن. زۆر سوپاس دەکەم دکتۆر ڕێبوار وەکو هەمیشە ئێوەش دەرفەتان هەیە بەڕێزان پرسیار بکەن لە لایڤی بەرنامەکە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک. من هەوڵ دەدەم کە وەڵامتان بۆ وەربگرمەوە بە دڵنیایەوە لە میوانەکانم. دکتۆر ڕێبوار ڕوخسەت لە جەنابت وەردەگرم. کاک شێروان دیسان سوپاس دەکەم. ئەمڕۆ بڕیارێکی نوێی ئەنجومەنی ئاسایشی ئێران هەبوو لەسەرەوەی کە ئامادەن بۆ ئەوەی کە وەڵامی ئیسرائیل بدەنەوە. وازەحە کە ڕۆژی سێشەمەش هەڵبژاردننی ئەمریکا بەڕێوە دەچێت بۆ یەکلاکردنەوەی سەرۆکیی نوێ بۆ ئەمریکا. بڕیارە لەم ناوچەیەدا جەنگێک بەرپا ببێ یان دەبێ هەمومان چاوەڕێ بین سەرۆکی نوێی ئەمریکا ئەمەمان بۆ یەکلا بکاتەوە. سپاس. بسم الله الرحمن الرحیم. ئەوەی کەوا ئێرانەکان بڵێن وەڵامی ئەدەینەوە ئەوە چاوەڕان کراوە و ئەبوا زووتر ئەم قسەیان کرد بەڵام ئەبووە بڕیارە فەرمیەکەیان پێشتر بدایە چونکە هەر وڵاتێکەوە تۆ هێرشت بکرێتە سەر نابێ بڵێ عقم نییە قەی ناکە قوتی ئەدەم و با بڕە هیچ نەبێت لە ڕاگەیاندنەکانە یان بە شێوەیەکی تەنانەت لە مامەڵەکردن یان لە بینینی یەکتر ئێرانەکان بە لەگەر هەڵ وڵاتێکی ترە ئەبێ ئەوان حاڵەتێکی ئاساییە بڵێنکەوە ئێمە مافی خۆمانە وەڵامی ئەو هێرشە بدەینەوە کەوا ئیسرائیل کردیە سەرمان. بەڵام چۆن وەڵامی ئەدرێتەوە و کەی وەڵامی ئەدرێتەوە ئەمە پەیوەندی ئایا بە بایدنەوە هەیە یان پەیوەندی بە ئەگەر ترامپ بێت بۆ نمونە ئیدارەی کۆماریەکان بێنە سەر دەسەڵات. ئێرانیەکان کاتی ئەم قساکەن بۆ ئەوەیەکەوە لەسەر بنەمایەکە بێژگەرەوەی کەوا سەرۆری پاراستنی سەرۆری ئێرانەکان خۆیانە ئەوەیەکەوە ئێرانەکان و هەموو وڵاتانی ناوچەکە ئەزانن کەوا ئەمریکان ناوێت بچێتە جەنگێکەوە لە دەرەوەی سنووری فەڵەستین یان لوبنان ئەوەی کەوا پێی ئەوترە جەنگی هەرێمایەتی. ئەمە ئەمریکەکان ئەمایان ناوێەوە هەتا ئێستاش توانی ویانە بە شێوەیەک لە شێوەکان کەوا ئەوەندە پەستان بخەنە سەر نەتەنیاهۆ بۆ ئەوەی کەوا سنووری ئەو جەنگە ڕابگیری هەر بۆیە شەوەڵامی ئیسرائیل بۆ ئەمریک بۆ ئێرانەکان بە شێوەیەک بوو کەوە تەنانەت خودی ئێرانەکانی زۆر هەستان پێ نەکرد ئێرانەکان مەبەستم گەلی ئێرانە مەدەنەکانی تر ئەو شوێنانش کەوا بردومان کران ئەوەندە قسە هەبوو کەوا ئیسرائیلەکان خۆیان بە ئێرانەکانیان تۆ پێشترکەوا لەو شوێنانە ئەدەین یعنی ئەوەندە کرچ و کاڵ بوو بڵێ لە چاو ئەو تهدیداتی کەوا نەتەنیاهۆیان وەزیری بەرگری ئیسرائیل کردی بۆ ئێران. بۆچی چونکە بایدن توانی کەوا پستانێک بخەتە سەر ئیسرائیل کەوا سنوورداری بکات بەیەکەوە ڕێکەوتنیان کە لەسەر ئەو شوێنانە بۆ ئێرانەکان ئەزانن کەوا ئەمریکا ئەم شتەی ناوێ بۆیە ئەو هەنگاوە ئەنێن. بەڵام ئایا ئەگەر ترامپ بۆیە ئەو قسانە ئەکەن یعنی ئەمریکا لەوە ئەترسێت بەڵام ئایا ئەگەر ترامپ بێ بە هەمان شێوە ئەبێت قەناعەتم هەیە نەخێر ئێرانەکان بە هیچ شێوەیەک ئەو وەڵامە نادەنەوە کەوا ترامپ ئیستیفزاز بکە چونکە ئەو جۆرە سنوورانی کەوا کۆماریەکان ئەیپارێزن ترامپیان دیموکراتەکان ئەیپارێزن ترامپیان کۆماریەکان نایپارێزێ بە تایبەت لەوەی کەوا پەیوەندی بە ئێرانەوە هەیە و ئەوەشی کەوا پەیوەندی بە ئیسرائیلەوە هەیە. جیاوازی نێوان کۆماریەکان و دیموکراتەکان لەم مەسئلەیە
ئەوەیە کەوا هەدفێکیان هەیە ئەم تۆزێ زەقترە کۆمارەکانیان تران بە شێوەیەکی زەقتر بەسەراحەت ئەڵێ بۆ نمونە من ئەو حاڵەتە ئەکەم ئەوە یارمەتی ئەو ئادەم بەڵامێکی دیموکراتەکان هەمان شت ئەکەن بەس بە شێوەیە کەەوە دای ئەپۆشن ینی پەردەپۆشی ئەەکەن بە ئاراستەیەکە ئەیبەن بە شێوازێک ئەیکەن کەوا ئیسیفزازێکی زۆر بەو شکرێتیانە بێ لە ناوچەکە ئەمەیە تۆ بڵێ ئایا ئەبێت یان نابێت ئێرانەکان بە هیچ شێوەیەک بە تایبەت ئەگەر ترامبێ ئێرانەکان زیاتر تراجع ئەەکەن چونکە عادەتێکیان هەیە ئەگەر دیموکراتەکان بێن ئێرانەکان لێرە ڕژێمێکی وەک بڵێ محافظکار دێتە پێش ئەگەر کۆماریەکان هاتن ڕژێمێکی ڕێفۆرم خواز دێتە پێش بۆ ئەوەی کەوا مەمەڵیان لەگەڵا بکە ئەمریکا تونیەکاتەوە ئەم شلێکاتەوە ئەمریکا شیرێکاتەوە ئەم تونیەکاتەوە بۆ ئەوەی کەوا پەیوەندەکان بەو شێوەی کە هەیە بمێن ئەی بۆ ئەو قسەیە باوە کە ئەمریکا ڕەنگە سەرۆک و دەموچاوەکانی بگۆڕێ بەڵام سیاسەتی دەرەوەی هەرگیز ناگۆڕێ با دواتر گفتوگوۆیەوە بکەین بۆی سەرنجی دکتۆر ڕێبواریش سەربار بکەم دکتۆر سوپاس بۆ جەنابیشت بەڕاستی دەمیزانی وەڵامی ئەو پرسیارە وەربگرمەوانێ کە ئەم بڕیارەی کۆماری ئیسلامی ئێران بۆ وەڵامدانەوەی ئیسرائیل دەکرێت بڵین پەیوەندی بە هەڵبژاردننی ئەمریکاوە هەیە جۆرێک لە پەیامی تێدایە چونکە شێوان ڕوونی کردوانێک کە دەرچوونی ترامپ ڕەنگە قورستر بێ بۆ کۆماری ئیسلامی ئێران لە بەرامبەر هاریزدایان لە بەرامبەر دیموکراتەکاندا با بڵین دەمەوێت سەرنجی جەنابەت بزانم یعنی ئەمە پەیامێکی تێدایە بۆ هەڵبژاردنەکانی ئەمریکا یان دوو بابەتی جیاوازە بە بۆچوونی من دوو بابەتی جیاوازن خۆ ڕەنگە ئێرانەکان خسپێنەتانە هەڵبژاردنەوە بۆی دەنگۆی گەورەتر بێت ئەهینا ئێران هەر ئەبواە هەڵوێستی هەبواە لەبەر هۆکارێکی زۆر ناکری ئەگەر لەبەر ئەوەش بووە کە دەنگی ناو خۆر ڕازی بکات پێویست بۆ هەڵوێستێکی هەبێت هەڵوێستەکەی چۆنە بێت جارێ نازانین بەڵام ئێران هەڵبژاردن هەبواە نەبواە ئێران هەڵوێستی هەرە بوو بە بۆچوونی من باشە بەڵام پێتان وایە کە ئەو هێرشە یان ئەو وەڵامدانەوەیە ڕوو بدە ینی نازانم ئایا ڕواە ڕوونایە بەڵام ئێران هەڵوێستی ئەبێ لە بەرامبەر ئەو بردمانی کە ئیسرائیل کردوێتی بە تایبەتیش کە بەسەر وەڵامدانەوەکانی پێشووتر دکتۆر وەڵامدانەوەکانی پێشووتری ئێران لە میدیادا لە شەقامی ئێرانیشدا تەنانەت یعنی زۆر بە شەرمنانە باز دەکرا لە پاش چاوەڕوانیەکی زۆر کۆمەڵێک موشکی گرتە ئیسرائیل کە وەکو پێویست ئامانجەکانی نەپێکار چەندە دەوترا من لە ڕووی میدیاییەوە شاراوەتەوە دەنا ئامانجی باشی پێکاوە بەڵام مەبەستم بەگشتی وا دەردەکەوێت کە ئێران لە زۆفەوە لە شەرمنیەوە مامەڵە لەگەڵ ئیسرائیلەکە ئەو بۆ چوونە دروستە؟ نەخێر ئێران ڕەنگە توانای سەربازی ئیسرائیلی نەبێ هەر ئەوەی پێ بکرێ بەڵام بەڕاستی ئێران شەرم ناکە لەوەی کە لە ئیسرائیل بدات بۆگەر ئێران چەکی قورستری هەبواە چەکی قورستری بەکارهێنا لەبەر ئەو هۆکارانی کە هەمومان نەیزانین پەلاماری حیزب الله و پەلاماری حوثیەکان و پەلاماری غەزە و ئەمانە هەمووی بڵین تا ڕادێشی زۆر ئێران بە پێشەرکردنی مافی خۆی یان سنووری خۆی یان سەروەری نیشتیمانی خۆی دانێ بەڵام ئێران لەبەر ئابڵ و قەو لەبەر زۆر گرفتی دیکە ئەو چەکەی نییە کە ئیسرائیل هەیەی دەنا هەمان هەڵوێستێ بوو لە بەرامبەر ئیسرائیلدا باش شتێکی تر زۆر جێگەی سەرنجە هەمیشە ئێران کە مامەڵە لەگەڵ ئیسرائیل دەکایان پەیام دەنێرێ وازەحەکە ئەم پەیامە بۆ ئەمریکا و بۆ غەربە بە شێوەیەکی گشتی یعنی دەبێ حسابی وردەکاری بکە بەڵام بۆچی هێرشەکانی ئیسرائیل لەسەر هاوپەیمانیان دۆست و نزیکەکانی ئێران مەحسوب نییە مەبەستم چین و ڕووسیایە بە دیاریکراوی ڕەنگە چەند هۆیەک هەبێ بۆ ئەوە یەکێکیانەوەیە کە ئیسرائیل نایوێت ئەو جەنگە بەرفراوان بکات و چین و ڕووسیاشی تێوە بگلێنێت ڕەنگە جارێ زوو بێ بۆ ئەوە ڕەنگە پەیوەندیشی هەبێ بە شەڕی ئۆکرانیاوە چونکە حاڵی حازر ئەمریکا و ئیسرائیل و ئەوروپاش لە جەنگێکان لەگەڵ ڕووسیایە ئایا دەیانەیە بەرەیەکی دیکە بکەنەوە
بڕوان ناکەم بەڵام ئەو بەرەی ئێستاهیانە ئەیانەوێت لەوێەوە معاملە لەگەڵ رووسیا بکەن بەڕاستی بۆ چوونێکی دیکە ژەیە ئەو بۆ چوونەی دیکە ئەوەیە کە ئەم جەنگەی کە لە ئیسرائیلە هەیە ئێستا بڵێ غەزە و حیزبوڵا ئەوانە کەمێک سەرقاڵیکردنی ئەمریکا و ئیسرائیلە بە جەنگێکی جیاوازەوە بۆ ئەوەی کە فشار لەسەر رووسیا کەمتر بێتەوە لە جەنگیان لەگەڵ ئۆکرانیا ئەو بۆ چوونە ژەیە خۆ ڕەنگە ئەوەش نابەجێ نەبێت لەبەرەوەی کە چەکێکی زۆر ئەبوایە بچوایە بۆ ئۆکرانیا ئەبوایە بچوە بۆ ئۆکرانیا ساچێ بۆ رووسیا بۆ ببەخشە ئێستا چێ بۆ ئیسرائیل یعنی ئەو بۆ چوونەش هەیە یعنی ئەتوانین بڵین هەمووی بەشێکە لە بازنەیەکی جەنگ لە بینی رووسیا و چین و ئێران و ئەمجا ئیسرائیل و ئەمریکا و هاوپەیمانانیان بەرەو چیە بەرەو هیچ جێگەیەکی ڕۆشن ناچێ بەڕاستی باشە بەو پێی کە شێروان ئاماژەی بابەتێک کرد مەسەلەی دەرچوونی ترامپ ڕەنگە بۆ ئێران تۆزێ بارگرانی دروست بکە دەمەوێت لێەوە داخڵیەوە بم بەڕاستی کە پێتان وایە هەڵبژاردنەکان بە قازانجی چێ تەواو بێ لە یان چێ چانسی بوون بە سەرۆکی هەیە لە نێوان ترامپ و هاریسدا چونکە هەموو ڕاپرسەکان باز دەوە دەکەن کە فەرقەکان زۆر کەمە یعنی بێ ئەندازە نزیکن چانسی دەرچوون بێ ئەندازە نزیکە بۆ هەردوو لایەن دەمەوێت لە خوێندنەوەی جەنابتانەوە ئەوە بزانم چانسی کێ بەهێزە بۆ بوونەوە بە سەرۆک کاکارجان زۆر ینی لێکمایە و سەیری هەواڵمە کرد و بزانم BBC و هەموو بڵین ئێزگەت نێودەوڵەتەکان ئەڵێن چی و ئەوانەش کە چاودێری سیاسین و ئەتوانی حساب لەسەر گفتیان بکەیت هەرچەندم کرد نەگەشتمە ئەنجامێک بڕیار بدەم کامیان دەیبنەوە هەر هەمویان ئەڵێن لەیەکەوە زۆر نزیکن تەنانەتەوە ڕێی BBCشە زۆر ئەگەر بمزانیا بەڕاستی زۆرم پێخۆشە بوو بەڵام بەڕاستی نازانم ئەگەر بمەوێ قومارێ بکەم ئەڵێم هەرەسەی باتەوە چانسی ئەو بەهێزترە ینی بە هەندێک شرۆڤە بە هەندێک شیکار کە لێکیتەوە پێچێ ئەو باشتر بیباتەوە چونکە ئەتوانم هۆکارەکان بزانم چ هۆکارێک وا دەکە باش ینی لە 48 سەعاتی ڕابردووە یا زیاتر ترامپ بەڕاستی نمایشی زۆر خراپ بوو هەرس زۆر باشتر بوو ئەوەش زۆر کاریگەرە لەسەر ئەوانەی کە هێشتا بڕیاریان نەداوە دەنگ بۆ کێ بدەن چونکە ئەم ڕۆژانەی کە بەرەو هەڵبژاردنە چێ ڕۆژێکە دوانە زۆر گرنگە کە ئەو کەسەی کە ئەیە بێ بەسەرە کۆماری بەریتانیا چۆن نمایشی خۆیە کات باسی چییە کات ترامپ نەیتوانی بە بۆ چوونی من دیارە ئەمە ڕای خۆمە بە بۆ چوونی من لەوا شکستی خوارد لەبەر ئەوە ڕەنگە ترامپ بدۆڕێ بۆ قسێکی زۆر گەوریاییکەم باشە سپاسەکەم وڵات دواتر دەگەڕێمە وڵات من بە شتێک سەرسام بووم ینی ئەم هەڵبژاردنە بۆ نمونە خەریکە بابەتێک دەبێت بە نقطەی قووەت کە زۆر جیاوازە لە بانگەشەی هەڵبژاردن نەکرد لە هەرێمی کوردستان لە دنیادا بە شێوەیەکی گشتی بە تایبەت لەم ناوچەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێستا گفتوگۆی ئەو گفتوگۆ خێزانیە با بڵین مەسەلەی لە باربردنی مناڵ ببێ بە یاسا یاخودنا خەریکە ئەمە دەبێ بە خاڵی یەکلاکەرەوە بۆ ئەوەی کە چێ بتوانێت باشتر بچێتە پێشەوە لەسەر نەوعی بانگەشەکە دەمەوێت دواتر گفتوگۆ بکەین دکتۆر ڕێبوار کاک شێروان کات پرسیارم کرد ینی تۆ باست لەوە کرد کە دەرچوونی ترامپ ڕەنگە ئێران بخاتەوە قاوەکەی خۆی ینی تەحجیمیکە پێچەوانەکەشی ڕەنگە دەستکراوەتری بکایانی بەڵام وتم قسەیەکی باو هەیە هەمیشە دەوترێ ئەمریکا هەر چەند سەرۆک بگۆڕێ هەر چەند دەموچاو بگۆڕێ سیاسەتی دەرەوەی ناگۆڕێ سیاسەتی دەرەوە من ئەوە وتکەوە ئەگۆڕێ یعنی ناکرێ ئێستا تۆ دەزیاکی ئەو هات هەیە کەسێک ڕاستە بە شێوەیەکی میکانیزمان ئەڕوا بەڕێوە ینی سیستەماتیکە بەڵام ئەو کەسێک ئەگەر وابێتتر تۆ پێویست بە گۆڕینی بەڕێوەبەر نییە خۆی سیستمەکە ڕات و تاونە هەموو کەسێک هەمیشە کەسی یەکەم جێپەنجەی خۆی بەجێ هێڵێ لە ئەو ئیدارە لەو دەستگایکەوە ئەو بەڕێوەی ئەبا ئەگەر هەمان یاساش بێ ئێستا هەنتەنانەت دادگاکانیشتانە تەماشاکەی
یەک یاسایە بەڵام هەر حاکمێک و بە شێوەیەک لە شێوەکان نەتوانێت تەوزیفی ئەو یاسایە بکە. کاریگەریەکەی ترامپ لەوایەکەوە سیاسەتی دەرەوەی کۆمەڵەکان و بە تایبەت ترامپ زەقترە ڕوودترە. بۆ نمونە ئێستا لە ئۆکرانیا ئەڵێ $1 1 سنت صرف ناکەم بۆ ئۆکرانیا. بەڵامێکی تەماشا بکە بایدن ئەوها بە ملیارەها ئایا بە نەقدی بێ یان لە ڕێگەی تەقەمەنیەوە بێ ئەیدا بە ئۆکرانیا. ئەو جۆرە حاڵەتانە بۆ فەڵەستین بۆ ئیسرائیل بە هەمان شەوەیە بە ئاشکرا ئەڵێ پێشتر پێش ئەوەی من بێم ئەم جنگ کۆتایی پێبێنن، چونکە ئەگەر من بێم کاریسە ڕۆەدا هەر بە هەمان بەم شکل هەموو ئەمانەش سیاست و ئەمریکا بۆ شتێک بڵێم ئەمە ڕاستە. بەڵام من زۆرم خوێندەوە لەسەر دیدی ترامپ بۆ نمونە بۆ قەزای فەڵەستینی بەسەراحەت تەنانەت خودی فەڵەستینیەکانیش لە حەماسیان لە دەرەوەی حەماس هیچ کامێکیان ناتوانن شتێک هەیە کە یەکلایی بکەنەوە بڵێن ئەمە دیدی ترامپەوە بەم شێوەیە ئەڕات، چونکە ئەو کابرا قسەی زۆر ئەگۆرە سەفقەیەکێ لە نێوان نەتەنیاهو و ترامپ ئەو سەفقەیە پێشتریش بووە بیان ئیسرائیل و ئەمریکا لە سەردەمی ترامپ ئەو سەفقەیەش پێشتریش بووە. بەڵامێکی چۆن جێبەجێ ئەکرێت تاکەی ئەڕوا نازانی ویستی کەوا باڵۆزخانەکە باتە قودس پەشیمان بوویەوە گێڕایەوە کە ئەوە بە هیچ شێوەیەک ناکرێت. ئەم جۆرە حاڵەتە ئەمێنێتەوە سەر زەقیەکەی یان زەقنێکی بە نیسبەتی ئێرانەوە. ئێران هەر بەم شکلە بووە، ئێران هەر ڕوبەڕووی ئەمریکا و ڕوبەڕووی ڕۆژئاوا ئەبێتەوە. بەڵام ئەوەی کەوا هەیە ئەمیش ئێرانەکانیش عاقڵن کە ینی خاوەنی مێژوون ئەوانیش مامەڵە لەگەڵ سیاسەتی کاکەن کەوا مامەڵەیان لەگەڵاکە. بە قەناعەتی من ئێران وەڵامی ئیسرائیل ئەداتەوە، بەڵام کەی وەڵامی ئەداتەوە کاتێکەوە لە ڕووی سیاسیەوە پێویستی پێی بێت. بۆ نمونە بە کارتێکی فشار بۆ نمونە کاتێکەوە ئیسماعیل هەنیە لە تارانە کوژرا ئێرانەکان بە ئاشکرا علی خامنەیوتی من خاوەنی خوێنم، من وەلی دەمم، خاوەنی ئەم خوێنم و خاوەنی تۆڵەم منم، منم ئەم تۆ خوێنە هی منە ڕژاوە. بەڵامێکی ڕایگەرت هەتا ئەو کاتێکەوە حەسەن نەسڕڵڵا کوژرا، کاتێکەوە حەسەن نەسڕڵڵا کوژرا هەردووکیان بەیەکەوە ڕەبت کرد هێرشەکەی کردوتی ئەمە بۆ ئیسماعیل هەنیەوە بۆ حەسەن نەسڕڵڵا. ئەبەو شێوەیە ئێرانەکان مامەڵە لەگەڵ ئەم بارودۆخەشاکەن ئەو وەڵامێکەوە ئەکرێت ئێستا بیداتەوە یاننا. باشەوە پرسیارێکم کرد لە دکتۆر ڕێبارەوەی کە زۆر بازەوە دەکرێت ئێران شەرمنانە مامەڵە دەکا یان با بڵێن نەرمونیانتر مامەڵە دەکات لە چاو ئەو هێرشانی دەکرێتە سەری، چونکە خۆ ئێران هەڕاستەخۆ هێرشکردنە سەر تاران هێرشکردنە سەر ئێران کۆماری ئیسلامی ئێران نییە، هێرشکردن بۆ هەموو ئەو هێزە وەلایانەی ئەو پرۆکسیانەی کە لە ناوچە جیاوازەکاندان وەلایان بۆ کۆماری ئیسلامی ئێران هەیە لێدانە لە ئێران، بەڵام وەڵامی پێویست نەبوو. ئێران شەرمنانە وەڵا مامەڵە ناکە، بەڵام ئێرانیش عاقڵە. یعنی بۆ نمونە ئێستا ئەو لە یەمەن و لە فەڵەستین بۆ نمونە شەڕ هەیە لە لوبنانەوە هەندێک جار لە سووریاوە ئەو هەندێک لەو ئامانجانیکەوە ئەوەی پێ ئەوترێ بەرەی مقاومە بەرامبەر بە ئیسرائیل بەرامبەر بە ئەمریکا کاری خۆیانەکەن ئەوە تەباب المەندەب بە ئاشکرا یعنی ئەوەی کەوا بزانێت کاریگەری هێرشی حوسیەکان بۆ سەر باب المەندەب و دەریای سوور چەندە ئەوە میسریەکان باشتر لەوە ئاگادارن، چونکە لە کەناڵی سوێسەوە ئەوان بارمتەیان باش وەرەگرن لەو پاپۆرانەی کەوا ئاچن بۆ ئیسرائیل و یەنەوە. ئەو زەرەرەی کەوا میسرەکان کردویانە هەمووی ئەوان زیاتر ئەزانن بۆ نمونە لەوەی کەەوە ئەو چەندە کاریگەری بووە. ئەمە حاڵەتێک. حاڵەتی دوم ئێرانیەکان ئەگەر ئەو شەڕەشیان بوێت تەنانەت نەکرێ پزیشکیان و خاتەمی و زەریف و ئەمانە ئەوی پێ ئەوترا ڕیفۆرم خوازیان میانڕاوەکان خودی علی خامنەئی و دار و دەستەکەی مەکتەبی ڕابەرایەتی ئەزانن کەوا ئەم شەڕەیان پێ ناکرێت، نایانەوێتکەوە ئەوان وەک بڵێ ئەوەی کەوا سەدام کوێت ڕوویدا ئەمان جارێکی کە ئەمانش بکەونە ناو ئەو داوەوە، بەڵام بۆیە عاقڵن ئەزانن چۆن مامەڵاکەن، بەڵام بەو شێوەیەش ناترسنەوەکەوە تۆ هەر کات دەوێت چەپۆکێکی لێبێ ئەو بڵێ قەیناکە نە ئەوواکە بۆ چونکە بەرامبەرەکەش ترسی هەیە، ئەنی بەرامبەری ئەوانیش ترسیان هەیە لەوەی کەوا ئەم جەنگە فراوان بێ ئەم جەنگە فراوان بێ. ئێران قدرەتی ئەوەی هەیە کەوا زەرەر لە ئیسرائیل بدە. ئەمە حاڵی دوم. خاڵی سێم بە قەناعەتی من بەشێک لەو قبولکردنەی نەتەنیاهۆ بۆ ئەوەی کە وەڵامێکی توندی ئێرانەکان نەداتەوە سێ خاڵە. ئەوەی کەوا پەیوەندی بەم بابەتەی خۆمانەوە هەبێ ئەوەیەکەوە بەڵێنێکیان وەرگرت بێت لە ئەمریکیەکان. ئەگەر ئێرانیەکان ئەم جارە وەڵامێکی توندیان داینەوە یان وەڵامێکیان داینەوە زەرەرمەند لێبا ئەبێ ئێمە دەستکراوە بین لە لێدانی ئێران و ئەبێ ئێوەش هاوکاریمان بکەن. پێ ئەچێکەوە ئەم بەڵێنان لە ئەمریکیەکان وەرگرت بێ. بۆیە ئەمڕۆ دوێنێ ئەمریکیەکان ئەڵێن ئەگەر ئێران وەڵامی ئیسرائیل باتەوە لە ئیسرائیل بدات ئێمە ئیسرائیلمان پێ کۆنتترۆڵ ناکرێت. ئەمە نامەیەکە بۆ ئێران بە ئەوەی کەەوە ئەوی سنوورێ بە خۆی دابنێت. باشە ئەو پرسیاری لە دکتۆر ڕێبارم کردبا لە تۆشی بکەم چانسی کێ بەهێزە بۆ
بوونەوە بە بیان بوون بە سەرۆکی ئەمریکا لە من وازم سیستمی گشتی نێودەوڵەتی و تەنانەت میزاجی ئامی ئەمریکیەکانیش ئێتر ئەگەر بیانەوێ ئۆکرانیا بێ ئەوروپا بێ کەنەدا بیان هەر لە وڵاتانە هاریسیانەوێت کەمەلە هاریسیانەوێت نەک ترامپ چونکە ترامپ هەندێک سەرێشەیەکی زۆریان بۆ دروست ئەکات هەتا ئەوەی تۆماس فریدمان یانی هەندێک جارە ترامپش دروشمێکی هەیە ئەڵێ ئەمریکا لە پێشەوە یەکەمین ئەمریکا اینجا ئەوانی تر ئەوان ئەڵێن ترامپ ئێوێ ئەمریکا بە تەنها یعنی وای لە یەکات دووری ئەخاتەوە لە هەموو جیهان و تاکی ئەکاتەوە لە سوچەکە بۆ خۆی ئەمریکا بەو شوەیە مەمەڵک ئەمریکا لە پێشەوە نیە ئەمریکا بە تەنهایە سیستمی گشتی ینی ئام یان ئەوەی کە پێوتە ئەستبلشمنت لە ئەمریکا کەمەلە هاریسیان ئەوێت بەڵام لە بەرامبەر ئەوە شاکاتێکەوە تۆ کۆمەڵە کەس بێن دەنگ بن ترامبی باتەوە تۆ ئەو کاتە ناتوانانی چونکە هاریس لە کۆتاییە ڕاستە ئافرەتە سەرکەوتۆ و پشتی هەیە یانی ئەسە کەمەلە هاریس عقلێتی ئۆبامای لە پشتەوەیە عقلێتی کلینتۆنی لە پشتەوەیە عقلێتی هێلاری کلینتۆنیشی لە پشتەوەیە اینجا بایدن اینجا ئەزمموی خۆی لەگەڵ هەموو ئەوانەشە ترامپ تا ئەسە پشتێکی وای نییە تەنانەت لە ناو دموکراتەکانیشە سەرۆکە دموکراتەکان تا ئێستا نهاتونکەوە کەس نایەتە بەو شێوەیە هاوکارێکی ترامپکە بەڵام ئەوەش بەڵگەیە لەسەر ئەوەی کەەوە زۆر بەهێزە و اینجا ئەمەش ئەوە پیشان ئەداکەوە لە ئەمریکا وەکو لای خۆمان وایە شارەکان شوێنە مەدەنیە زۆر پێگەیشتۆکان گیان یان ئەمریکا تەنها ئەوە نییە بەڵکو لادەکانیش هەن شارۆچکەکانیش هەن خەڵکە خوێنەوارەکانیش هەن خەڵکە تووڕەکانیش هەن ئەو خەڵکانە هەن کەەوە ماڵەکانیان دوسێ پارچەشێکی تەیەکەوە ترامپیان پێ باشتر باشە سوپاس دەکەم دکتۆر ڕێبوار لەسەر نەوعی بانگەشەی هەڵبژاردن لە ئەمریکا حەزم کردیانی پرسیار بکەم بەڕاستی من نایشوب هێنم تەبان ینی وازەحە کە خاوەنی تاریخێکی گەورە و گرانن کە گەیشتون بێرە و من حەزم کرد شێوازی هەڵبژاردننی سەرۆکیش لە پێشەکی بەرنامەکەما باس بکەم بەڵام بەڕاستی وازم لێ ناوتمەمە ئەبێ لە شیکاریەکە باسی بکەیت چونکە بێ ئەندازە قورس و ئەستەمە وابزانم تاقانەترین سیستەمە لە دنیادا کە ئەوەندە ئالۆزە چۆن بتوانرێت دەنگ کۆ بکرێتەوە بۆی کەسێک بکەن بە سەرۆکی ئەمریکا بەڵام مەبەستم مناقەشەکە لە ئاستێکی بەرزدایە کەمە پەیوەندی بە وەعی خەڵکەوە هەیە وەکوتم بابەتی لە باربردننی مناڵ یان دژایەتی بکەی بە یاسایی بکرێ یان دژایەتی بکرێ خەریکە ئەمە دەبێ بە یەکلاکەرەوە ئەمە هەم پێگەشتووی دەنگدەر تاک نیشانەدا و هەم ئیهتیمامی هێزە سیاسەکانیش بۆ قەزایی خەڵک بۆ قەزای کۆمەڵایەتەکانیش نیشانەدا هاوڕای دکتۆر لەگەڵ وانە؟ بەڵێ یعنی حیزبی سیاسی لێرش لە بەریتانیا لە ئەوروپا شاو لە زۆر ئەو وڵاتانەی کە دەنگی خەڵک کاریگەرە لەسەر خەمی خەڵکدا ڕێژێت بۆ نمونە لێرە سیستمی تەندروستی لای بەریتانی گەلێ گرنگە ئەگەر حیزبێکی سیاسی لە هەڵبژاردنە لە پەیامیە لە مانیفێستیا داکۆکێشی باش بکات لە سیستمی تەندروستی ڕەنگە دەنگێکی زۆر بێنێ بۆ من ڕەنگە دەنگی من بێنێ گرفتی دیکە بۆنەوە پەنابەر کە بەڕاستی ترامپ زۆربەی سیاسەتەکەی لەسەردا ڕشتووە من ینی جگەل لە داخستنی سنوور و کێشەی پەنابەر نەبێ من شتێکی تر لە سیاستی ترامپان نابینم بۆ نمونە کە پرسیاری لێکەن لەسەر کێشەی میدڵیست لەسەر کێشەی خۆڕەڵاتی ناوەڕاست وەڵامێکی پێنیە چەند جارێ گوێم لێگرت یعنی حەقە خۆشی تەریق بێتەوە نەک ئەوەی کە گوێی لێگرێ لەسەر ئابووری هیچی پێ نەبوو بیڵێت بەردەوام سێرم کردو و گوێم لێگرتووە هیچ شتێکی پێنێ بۆ ئابووری بڵێ سیاستەکەی وەکو یەک تراکە یەک ڕەوتە یەک ڕێچکەیە بەڵام هاریس وان نییە بەڕاستی ینی ئەو گرفتانێ ئەخاتە بەرچاو کە گرفتی زۆربەی خەڵکن نەک تەنها کەمینەیەشی تونڕە و یان نەک تەنیا ئەو وستانانەی کە تونڕەون بەڵکو زۆربەی خەڵک سیاستی دەرەوەی ئەمریکا بەڵام ئەگەر بۆ ئەوە بگەڕین ئایا کێشەی خۆرهەڵات گرفتێکی ئەمریشیە بە بۆ چوونی من گرفتێکی زۆر گەورە نییە بەڵام کە وردە کۆمیونیتی یان یا کۆمەڵگەی خۆرهەڵاتی نێوەند یا کۆمەڵگەی ئیسلام لە ئەمریکا زیاکات لە هەندێک ویلایەتە ئێستا زۆرە و کاریگەرە ئەو وەختە
کێشەی میدلیستیش ئەبێ بە کێشەیەکی ئەمەریشی بەڵام وەڵامی پرسیارەکە و ڕاستەخۆ بدەمەوە حیزب سیاسەتی خۆی لەسەر گرفتی خەڵکدا دەڕێژێ جاو گرفتە هەرچی شتێک بێت بۆ نمونە ئۆبۆرشن یان لە مناڵ لە باربردن گرفتێکە لە ئەمریکا لە زۆر ستەیتا بێ بچن بۆ ستێجێکی کە مناڵ لە بارخۆیان برن یعنی ئەمەش بەشێکە لە کێشەی خەڵک بۆ نمونە هەندێک جاریش سیاسی کێشەیەکی پشکۆلە گەوراکە وەکو لە بەریتانیا لە بریکستا دیمان کێشەی پەنابەر زۆر زۆر گەوراکەن بە مرجێک بەریتانیا بەڕاستی لە چاو ئەڵمانیا هەر گرفتی پەنابەری نییە باشە ئەو قسەیە بۆ هەرێمی کوردستان لەبەرەوەی بینەرەکانمان کوردن حتمما ئەو قسەیە بۆ هەرێمی کوردستانیش ڕاستە بۆ هێز و ئەحزابی کوردیش ڕاستە زۆرم پێخۆش ئەو پرسیارە لێ کردم باڕێی خۆم بڵێم بۆ نمونە حیزب بەچێتە هەڵبژاردنەوە پەیامی هەیە پرۆگرامی هەیە ڕەنگە جاران پیاوت بێ مانیفێست لەم پرۆگرامە بڵین لە سیاسەتی خۆی داڕشتووە ئەمە سیاسەتی ئەمەیە بەڵام بۆ نمونە من لەو بڕوایم لە هەرچ دەنگەرێکی کورد بپرسم نازانێت لەسەر چ سیاسەتێک دەنگی بۆ کورد بۆ ئەو حیزبەیاوە نازانێت ئایا ئەوانەی دەنگی ئەو 800,000 کەسەی دەنگی بە پارتیاوە ئایا پرۆگرامێکی پارتیان دیوە دەنگی پێبەنیە ئەوانەی شێتی ئەوانەی زامە و حیزبەکانی دیکە هیچیان نەدیوە بەڵام لای ئێمە زۆرتر حیزب وەکو بڵێ ئەمە قسەی من نییە دیارە وەکو بڵێ حیزب کردنەوەی سنووری خێڵێک لە نێوەندایە و خێڵەکانی دیکەشی لە خۆ گرتووە ئیتر دەنگدەر بەڕاستی بۆ سیاست ناگەڕێ بۆ ئەوواگەڕێکە دەنگ با بەستەرۆشێک بە حیزبێک ئەمە گرفتێکی زۆر گەورەیە هەرچی کارە ساتێک بەسەر ئەو خەڵکا بێت خەڵکەوە نابینێت کە ئەو حیزبە گرفتی بەسەرە هێناوە یا ئەو خێڵە گرفتی بەسەرە هێناوە بەڵکو وای دەبینێت کە حیزبێکی دیکە یان خێڵێکی دیکە گرفتی بەسەرا هێناوە هەر بێجگەلەوە کە بانگەشەی هەڵبژاردنیش لە کوردستانە تەنیا وەکو شەڕی خێڵ وایە یا شەڕی حیزب وایە لا من خێڵ و حیزب بەڕاستێتوانی هاوناون نایبینین بۆ نمونە ئەو هەموو گفت و هات و چۆ و زانم قسە و وتار و تۆ پێی بڵێ دەری کابرای ئینگلیزەڵێ من نەمدی هیچ حیزبێک هیچ سەرۆک حیزبێک هیچ قسەکەری حیزبێک سیاسەتی خۆی داڕشت بێت ئایا لە دوای هەڵبژاردن چی دەکات ئایا هەڵوێستی بەرامبەر بە عێراق چی دەبێت ئایا هەڵوێستی بەرامبەر کێشەی ناوچەکە چیە بێت ئایا هەڵوێستی بەرامبەر ئەمریکا و بەریتانیا و تورکیا و ئێران و ئەوانە چیە بێت ئەمانە بانگەشەی هەڵبژاردن ئەوانە هەمووی خەرە لایەکەوە لە لایەشیکەوە گوێم لە کەسێک نەبوو بانگشە بکا بۆ ئەوەی کە میترۆی هەولێر دابنیە یا هێڵی شەمەندەفەر دابنیە لە نێوانی زاخۆ و سلێمانیە یان بۆ نمونە ڕێگاوبان چاپ بکە پاسی کە پیانەوە مەسلحە پاسی مەسلحە دابنێت کامانە گرفتی ڕاستەقینەی خەڵکن یان بۆ نمونە سیستمێکی تەندروستی دابنێ سەدان هەزاران کەس ساڵانە بەسەرەتان لەو کوردستانە ئەمرێ ئەتوانم بڵێم هەزاران کەس بە ڕووداوی هاتو چوو ئەمرێ هیچ حیزبێک نبینی سیاسەتی هەبێ بۆ ئەوە سەدان ئافرەتە کوژێت نەمدی لە بانگەشەی هەڵبژاردنە کەسێک سەرۆک حیزبیەک هەر کەسێک بانگەشەیە بکا بۆ ئەوەی کە ئێمە پلانێکمانەیە بۆ ئەوەی ئەمە ڕابگرین گرفتی کە زۆرە بەڵام وەکوتم لە ئەوروپا کێشەی خەڵکە ئەکرێ بە پرۆگرامی دکتۆر لای ئێمە دیعاە بۆ حیزب ئەمە کێشەکە هەر حیزب نییە بە تەنیا حتمەن وانە پەیوەندی بە تێگەیشتنی خەڵکیشەوە هەیە چونکە بۆ نمونە ئەگەر پاکێجێکی 200 لاپەڕەیی لەسەر بیمەی تەندروستی ئامادە بکەیت و ڕۆژانە بتوێت بۆ خەڵکی بخوێنیتەوە سیستمێکی پەروەردەی دروست و معقول بڕوا بکە بەقەت یەک گۆرانی تەسیری نییە کە بۆ بەژن و باڵای حیزبەکە وترابێ ئەمیان ڕەنگە بتوانێ زۆرتر دەنگدەرت بۆ کۆ بکاتەوە من لەگەڵتام لەوە کە کللتور ڕۆڵێکی زۆر گەورەی هەیە کۆمەڵگای کوردی هەتاکو ئەمڕۆ کۆمەڵگایشی ئاسایریە خۆ ڕەنگە
سلێمانی کەمتر ئەشاری بێ بۆ حیزبی زۆرتری تایە ڕەنگە دهۆک و بە تایبەتیش دهۆک کە زۆربەی دەنگی پارتیە ناوێتی دهۆک و هەولێر شاری هەولێر نەجیاوازە بەڵام دهۆک و دەری هەولێر ڕەنگە زۆرتر بەبێ ئەوەی بزانن بۆچی دەنگەیەن دەنگ بە پارتیە دیارە ئەمە گرفتەکە لە هەردوو لاوەیە لەکوێ من ڕەخنە لە سەرکردەی سیاسی دەگرم لەوەدا لێ دەگرم کە کاری سەرکردەی سیاسیە بەرچاوی خەڵک ڕۆشن بکاتەوە لەو هەموو 30 ساڵ قسوورەی پێشووە ئەیانتوانی هەر هیچ نەبێت بە ڕێگەی سیستمی قوتابخانە بە ڕێگەی سیستمی میدیا بە ڕێگەی زۆر شتی دیکە ئەکرا خەڵک وشیا بکرێتەوە لەوەی کە چۆن دەنگ بات بەڵام بە بۆچوونی من یان عەقلیان پێ ناشکە یان نەیانەوێت هێشتنەوەی خەڵک بە نەزانی زۆر بەکەڵکە بۆ حیزبەکانی کوردستان. زۆر سوپاس دەکەم دکتۆر ڕێبوار مەوسە شێوان لەسەر ئەو بابەتەیە ینی دەمویست بەڕاستی مناقەشە بکەینەوەی کە ئەم پێگەشتوویە دەبینی لە ئەمریکا من قەت وەکوڵێ ئەو غەڵەتە ناکەم مقارنەی بکەم بە هەرێمی کوردستان لەوە تێدەگەم تاریخی ئەو چیە و چۆن گەیشتۆ بەمە بەڵام بۆ لە لای ئێمە بەو جۆرە نییە یان لانی کەمێک لەوان ناچین من کۆمەڵێک سەرنجی خۆم نووسیوە لە پێشتریشا جارجارێک باسی ئەمەمان نەکرد گرفتی کۆمەلگای کوردستان بە شێوەیەکی گشتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەمە باسی کوردستان بکەین ئەوە یەکەوە کۆمەلگایکی حیزبیە سیاسیە من هەمیشا لەم کۆمەلگای کوردستان کۆمەلگایکی مەدەنی ڕۆشنبیر نییە واتە ئینتیماعاتی لەسەر بنەمای عەقڵ و ڕۆشنبیری و سەقافەت و خەم و خەفەتەکانی نییە هی ئێستایان هی داهاتوو ئەوەندەی کەوا ئینتیمای حیزبیان ئینتیمای سیاسی هەیە بۆیە ئەو بەشێک ینی تەفسیرێکی ئەو زۆر دەنگدانی کەوا ئێستا لە ئەم جارە بوو ئەوە بووکەوە هەردوو حیزبی دەسەڵات مەسەلەکان گەاندە ئەوەی کەوا وەکبڵێ ئەم حیزب بەرامبەر بە ئەو حیزب هەردووکیان ئەم ئەو بتوانێتەوە ئەو بتوانێتەوە واتە هاندانێکی حیزبیانە بوو زیاد لەوەی کەوا هاندانێکی خەم خۆرانە بێت بۆ ئەوەی کەوا تۆ هەندێک داواکاری خودی خۆت کەس یان خێزانەکەت یان دەوروبەر و شارەکەت هەیەکەوە وەڵامی ئەدرێتەوە من ئەمە هۆکاری یەکەمە ینی ڕۆشن کۆمەلگای ئێمە حیزبیە و ئینتیمەکان خاڵی دووەم ئەوەیەکەوە ئێمە هەندێک تایبەتمەندیمان هەیە لەوانەیە لە هەندێک شوێنی تر نەبێ بۆ نمونە مەسەلەی نەتەوایەتی مەسەلەی بەغا مەسەلەی هەژمون مەسەلەی هەرێمی کوردستان مەسەلەی قەوارە مەسەلەی سربەخۆی ئەموو فیدرالیەت هەموو جێبەجێنەکردنی دەستور ئەم گرفتانی کەوای ئێستا لای خۆمان هەیە ئەمەش بەشێکە لەوەی کەوا وای کردووە ئەوەی کەوا کە ئەبێت جێگای خەم و خەفەت بێت بۆ خەڵک یان پاڵنەر بێ بۆ ئەوەی کەوا بۆ کێ یان بەکێ دەنگ ئەدات ئەمە وای کردوکەوە ئەم نەیەتە سەر پێشوە تا خەڵکەکە خۆی هێشتا بەو شکڵە بیر ناکاتەوە بەڵکو چییە ئاراستی بیرکردنەوەی ڕۆیشتۆ بۆ لای ئەوەی کەوا خۆمان پێیاڵی نەتەوایەتی یان کورداتیان شتێکی تر تو تەماشا بکە موچە چۆن بدرێت کەی بدرێت کێ بیدا کە ئەمە مەسئلەیە کە ئینسان لە ڕۆژی دامەزراندنیەوە هەتا ئەو کاتێ ئەمرێ نەک تەقاعو دەبێ خانەنشین ئەمرێ ئەوە بووە بە بەشێک لەوەی کەوا ئایا چۆن بدرێت ئەوە خەمی خەڵکی ئەوە بێ لە کۆمەلگا من نەک زیاتر لەوە ینی خەڵک ئەم جارە ینی لە میدیاکان زۆر بە جوانتر زۆر بە ڕێک و پێکتر تەختیەی ئەم هەڵبژاردنان کرد بە حەقیقەت من لە بەرۆی لە دوورەوە خۆم لە دەرەوەی کایەکە بووم زۆر بە وردی باش لە دەرەوە تەماشاکی باشتر مەکرد بە سەراحەت لە هەندێک لە بەرنامەکانە ئەم جۆرە خەمانەی کەەوە ئێستا دکتۆریان ئێمە باسی ئەکەین ئەو ڕوژە بەس کاندیدەکان هیچ وەڵامیان پێ نەبوو یعنی بۆن بە معنای ئەوەی کەوا ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کەوا ئەو بەرنامە سیاسی هەم خزمەتگوزاری ئەو لێوەیە هاتوو وەڵامێکی تەواوی پێ نییە بۆ ئەو پرسانەی کەوا جەنابەت لە تاوتوە ئەوروژێنی بۆ نمونە مەسەلەی جادە لێرە جادەی ئێرە بۆ ڕانیەیان بۆ کانیوەتمەنیان هەر شوێنێکی سلێمانی بۆ کەلار بۆ کفری ئەمە لێک بینەوە پارتی ئەو خەتای یەکێتی ئیدارەی یەکێتی سلێمانی لا یەکێتیە ئەگەر بێن بە ئێمە چاکی ئەەکەین یەکێتی ئەو پارەکە هەمووی لە لای پارتیە لەوێەوە کە ئەوان تەخصیصاتی تەوامان بۆ ناکەین بۆ ئەوەی کە ئێمە ئەمە بکەین نەوەی نێو یەگرت و ئەیان و خەتای هەردووکیانە باش ئەم بەمە کۆتایی ئەهات کەس نەیەوە دەمە پلانی منە بۆ شکلە کۆتایی ئەهات لە تاوانبارکردنی یەکترە هەر کەسێک باش دەنگی بەرز بێ هەر کەسێ سوورتر چاو سوورتر بکاتەوە هەر کەسێ قسەی زبر بکە ئەزیەتی بەرامبەرەکەی زیاتر بە تەماشاکەی ئەو لە لای جەماوەری حیزبەکەی خۆی
ئەمە یەکێکە لە گرفتەکان ینی کەسێک نایە ینی ترامپ بەو ناهاوسەنگی کەوا هەیەی کەوا زۆر جار کاتێکەوە قسەیەکە هەندێک جارەوە بەهێمنی و لەسەر خۆی بابەتیانە قسە بکە ئەیا سەرکەوتو ئەبێ یان سەرکەوتو نابێ ئەوە شتێکی ترە بەڵام ئەوە تا باسی لەباربردنی مناڵ ئەکرێت وانە بەڵام لێرە نە ئەو کەسێکەوە بێوێ کە سەرۆکی حیزبەکەی بڵێ ئافرین یان جەماوەەکەی بڵێ ئەی دەست خۆش بێ هەوڵ ئەدا لە باتی ئەوەی کەەوە چارەسەرێکی زانستیانە بخاتە بەردەم ئەو کێشانی کەەوە تاکی کوردی هەیەی لە کۆمەلگای کوردستان ئەچێت بە زبری قساکە کە بە زبری قسەی کرد هەمووی ناچارەبی یان ئەو تاوەک جەنابەت گۆرانی بێژێکە کەسێک چەند بەرنامە بۆ لەسەر تایبەتمەندی هەیە یعنی کەس گوێ لێ ناگرێت ینی بۆی گرنگ نییە بەڵام گۆرانیەک خەڵک لە دەوری کۆ تەواو هەندێک تایبەتمەندی هەیە ئەو تایبەتمەندیانە من وا ئەزانم ئەوانەی کەەوە کاندیدەکان دیاری ئەەکەن باش لە دەماری تاکی کوردی تێگەیشتون ئەزانن لەگەڵ چیا مامەڵاکە ئەزانن ئەم خەڵکە ئەم شتانی لە خەیاڵ نییە هەندێک شتی تر ئەی جوڵێنێ ئەم دەموچاوە جوانە ئەمە ناشرینە ئەمەیانم پێ قبوڵە ئەمانم پێ قبول نییە ینی خەڵکێکی زۆر هەیە لەسەر ئەو بنەمایە دەنگەدا ئەڵێ بۆ ئەوەی کەەوە ئەم بێتە سەر شاشەکە هیچ نەبێ بە ئەم لەسەر شاشەکە بێ ئەمتلیان لەسەر شاشەکە نەبێ ئەم دەنگی خۆشە ئەم دەنگی ناخۆشە ئەم جەنابەت ئەزانی ئەمانە یەکێکن لە پێوەرەکان بۆیە ئەمە ئەوەندەی کەوا پەیوەندی بە حیزبەوە هەیە کاندیدەکان خودی خۆشیان بە هەمان شێوە بوون و خەڵکەکەش هێشتا نەگەشتۆتە ئەو ئاستەیکەوە چونکە بە کۆمەڵشتانێکی ترەوە مەشغول کراون ناچێتە ئەو ناگاتە ئەوەی کەوا ئێستا ئێمە خۆمانمانەوە باس بۆ ڕناگەر ئەساسەوە وا هاتووە تازەوە بەو شکلش ئەڕوا بە قەنەعەتی من جابات بە ئەو بکەم بەپرسیان بەم شکڵە ئەڕات یانی ئێستا بەم شکڵە ئەڕۆین یان دەبێت قۆناغێکە بێکە یعنی سە تۆ شتێک کردوت بۆ نمونە نەوەی بانگەشەی هەڵبژاردن بە بەراورد بە ساڵانی پێشووتر ئەمجارە باشتر بوو باشتر با ئەگەر قسەی زبر وتراوە شتێک وتراوە بەڵام کەس تەقی لە کەس نەکرد بەڕاستی ینی کەس هەڕەشەی لە کەس نەکرد ئەمە نەوەیەکە لە تەتەور قەرار نییە بۆ چەند ساڵی داهاتوو بۆ قۆناغەکانی داهاتوو بگەینەوە شوێنەی بڵین ئەوە تا ئێمەش بەرنامە خەڵک دەنگی پێدا نەکشتی تر ئەوەی تەمەن بە قەنەعەتی من هەندێک خەڵک لێیە ینی زۆر سەرنجیان ئەدا لەسەر ئەوەی کەوا ئەم زبریە باش نییە لە هەڵبژاردنە نا بە قەنەعەتی من ئاساییە بەڵام بەو مەرجەیەوە کۆمەلگا بزانێت چۆن مامەڵەی لەگەڵەکە تەبێتە سەر ئەو قسێت کەس بەقەر ترەمپ زمانی زبر نییە من وتم من لە هەندێک ینی ناکرێتەوە ئێستا من و جەنابەت بەرامبەری یەک کاندید بۆ نمونە ینی ڕوبەڕوو یەکتر ئەبینەوە ئەمە ئەبێت لە مێزە نەچێتە دەرەوە نابێ بچێتە کۆڵانەکان یان ناو خێزانەکان ئەمە خاڵێک خاڵی دووەم بەو زبرێکەوە خەڵکەکان هێنا و بەو شکلێکەوە هات بە قەنەعەت من هێشتا جوانترین هەڵبژاردن بوو ڕێک و پێکترین بوو ئیتر هەرچی سەرنجەکەیە با ببێت ئەبێت بەم شکلە بێت کەی ئێمە تەجاوزی ئەم بارودۆخەکەین ئەو کاتێکەوە حکوومەتێکمان هەبێت حکوومەتێکی مەدەنی ناحزبی حکوومەتی سەرتاسەری هەرێمی کوردستان بێ لەسەر بنەمای بەرنامە مامەڵە بکاو بجۆڵێتەوە بۆیە ئێستام حکوومەتێکەوە پێک دێ با حکوومەتی پارتی نەبێت بڵێ ئەم بەرنامەمان هەیە کێیت بابێت بەشداریمان لەگەڵ بکە نه یان حکوومەتی یەکێتی بێ کێ بەرنامە کێت با بەشداریمان لەگەڵ بکە بەم شکلە نابێت با پارتی ویکێتی پارتی و نەوەی نوێ هەر کامێکیان ڕێکەوتنێک بکەن بە یەکەوە ژمارەی ماتماتیکی ئەوەیەوە پێویست بێ دەستی بکەن بە یەکەوە بەرنامەدا بنێن بە یەکەوە جێبەجێ بکەن بە یەکی شەو بەرپرسیارەتی بکەن بۆ ئەوەی کەواس بینەوەی نوێیانی کێتی نەبێ بە ئۆپۆزیسیۆنی پارتی بڵێ وڵات تەنها تۆ حکوومەت بگایتە ئەوە ئەن لە 4 ساڵی داهاتوو ئێمە ئەمە بکەین ئەو کاتە ئەکرێ هاوڵاتی لەسەر بەرنامە وەڵام بات دەنگ بدانەک لەسەر ئەوەی کەەوە ئینترنێت زۆر سپاس دەکەم وڵات دکتۆر ڕێباربا بە کورتی سەرنجی تۆش بزانم لەسەر ئەوە ینی قەرارە ئێمە تا هەتا ئاوا بین یان ئەگەر ئەمەی ئێستا بەراورد بکەین بە پێشووتر هێواشێواش ئەمەش دەچینە قۆناغێکی تر بە قەنەعەتی بەر هێواشێواش دەچین بەڵام هەر لەسەر حەزەکەم ئەنی گۆڕانکاری ئەکرێ بەداخەو ئەو گۆڕانکاریانە وەختێک کرا کە حکوومەتی هەرێمی کوردستان دەسەڵاتی زۆر کەم بوو بەڕاستی پاشەوەی کە هەڵبژاردن کەوتە دەست عێراق ئەو دەمتوانیمان هەڵبژاردنێک ببینین کە تا ڕادەیەشی زۆر سیمای شارستانی پێوە دیار بێ هەر حەزەکەم لەسەرەوەش یەک دوو شەبڵێ دیارە هەڵبژاردننی ئەم جارە هەڵبژاردنێکی باشتر بوو حەقی ئەنجامەکان ئەوانەم نییە بەڕاستی بەڵام لەوا بۆ نمونە
ئەتوانم بڵێم بناغەیەشی بۆ ئازادکردنی هەولێردانا چکە پێشتر کەس نەیتوانی لە هەولێرا بانگەشە بکات دیمان مەقەڕیان سووتان تەقەیان لە خەڵک کرد خەڵکیان کوشت ئەمجارە بەڕاستی پارتی نەیتوانی ئەوە یا نەیتوانی یا نەیزانی یا نەیویست ئەوانەی هیچی نەکرد چونکە عێراق چاوی لەسەرمان بوو من حەزمە کرد ئەمەڵ بژاردنە وەختێ بکرایە کە هێشتا کۆمیسیۆنی هەڵبژاردننی کوردستان دەست بەکار بوو بەڵام بەداخەوە ئێمە پێدەچێ کە ئەگەر بێگانەیە بێنین باشتر بێتە ینی مامەڵەمان لە بینێکە باشتر بێت باشتر ناوبژی وانمان بێت گرفتێکی کەژ هەیە بەڕاستی لەسەر هەڵبژاردننی کوردستان لەبەرەوەی کە چێبڕچێ لە کوردستانە بۆ دەسەڵات نییە هەمومان نەزانین ئەگەر سوزانم ئەگەر کاکە هەموو دەنگەکانی بێنایە بە هیچ جۆرەی نەیەتوانێت حکم بگرێتە دەست چونکە پارتی وێشێتی قبوڵی ناکرد لەبەرەوەی ئەمانە هێزی چەکدارن کەی حیزب بوو بە ڕێکخراوێشی مەدەنی وەکو کاکشیروانیش فەرمووی بە ڕێکخراوێشی مەدەنی کە ئامادە بوو ئەوەی بەرامبەری قبول بکە ئامادە بوو کە بردیەوە بچێتە دەسەڵاتەوە ئامادە بوو کە دۆڕانی لە دەسەڵاتدا لا بچێت سوپایە کە بێ کە سوپای خەڵک بێ هەڵبژاردن بپارێزیە نەک داکۆشی لە حیزبێ بکات ئێمەژە چینەوە بەڕاستی کاری یعنی هەڵبژاردن شتێکی وان ناکە هەمومان نەزانین من چەندەها جار نووسیمە پێش هەڵبژاردن ئەوەی هەڵبژاردنێکا پەرلەمانی هێنێت پەرلەمانێکی تازە دامەزرێنێ ئەو پەرلەمانە تازەیە هیچیان پێ ناکرێت چونکە پارتی وێشێتی ئەوەیان پێکەن کە خۆیانیوە ڕاستە دەنگێک پێیابێ لێرە و لێ وەکو لە سەردەمی گۆڕانە دیمان بەڵام ئەگەر زۆریان بۆ هات ناڵ بچنە ئەو لێرە نی ئەوە گومانیتیانە کاری خەڵک بە تایبەتی کاری میدیا و کاری ڕۆشنبیر و کاری ئەوانەی کە چالاکن ئەوەیە کە خەڵک بە ئاگا بێننەوە کە حیزب پێویست ناکات چەک و ئاسایش و پاراستن و زانیاری و دژە تیر و ئەمانەی هەبێ ئەمانە دەستگای دەوڵەتن دەوڵەت پێویست ناکە حیزب محکەمەی هەبێ ئەمانە دەستگای دەوڵەتن دەوڵەت سێ چوارشتی زۆر جیاوازە لەوانە دادوەریە لەوانە پەرلەمانە کە قانون دانێ لەوانە دەسەڵاتی جێبەجێکردنە لەوانە سیستمی بانکە لەوانە سیستمی کۆمەلگای مەدەنیە کۆمەلگای ئەمڕۆ گەلێک ئاڵۆزە بەڵام لە کۆمەلگای کوردەواریە گەیبینی نەمکۆ زۆر ساکارە حیزبێک هەموو کەس هەموو شتێ بەڕێوە ئابات یەک شتی کرد زیاکە مەزانم تۆزیەکاتم گرتی ئەویژەوەیە هیچ کەسێک ناتوانێت پرۆگرامی حیزبێک بنووسێتەوە بۆ هەڵبژاردن چونکە هیچ کەسێک ئەو غیرەتەی نییە ئەوە بنووسێتەوە لەبەرەوەی سبینێ سەرۆک بەنەوەیشی کە بیرەکاتەوە سەرۆکیش بەدەست خۆی نییە وڵاتێکی کە پێی ئەڵێ چی بکات لەبەرەوە کوردستان هەرگیز نابێ بە خاوەنی استراتیژیەشی کوردستانی ئەگەر لەو کێشانە ڕزگاری نەبێت زۆر سپاس دەکەم دکتۆر ڕێبات فەتا سپاس بۆی کە ئەم شەو میوانی تاوتێ بووی کە شێروان شەمێرانی سپاس بۆ زەنابشت ڕاستە خۆ لە سەدو لەگەڵم بووی ئازانی ناختی سپاس بۆیەوە تا بەرنامەیەکی دیکە هەر شاد بن